ئەم شارە خۆشەویستەکەم ئەسڵی ئەم شوێنە کە دەرزەکەمان باسی ئاوەدانیە، ئەسڵی ئەم شوێنە شوێنێکی وشکەڵانە. ئیبراهیم عەلەیهی سەلام لە کاتێکە ئەیەوێت مناڵێکی بچکۆلەی هەیە، ناوی ئیسماعیلە، لەگەڵ حاجەری خێزانیە تاکە مناڵێ خوای گەورە تا ئیساکێنە بە ئیبراهیمی بەخشی بێ ئەم ئیسماعیلەیە لەگەڵ چیە؟ لەگەڵ دایکیە. خوای گەورە ئەمری پێ ئەکات، ئەفەرمێت بڕۆ خێزان و مناڵەکەت لەو شوێنە بەجێگەڕ. ئێستا هەر کەسێکتان کە لێرە تەشریفی هێناوە لەگەڵ مێردەکەیە مناڵی ورتان پێ نییە، ئەگەر پیاوەکەی بڵێ خێزانەکە من بە قافڵەیەکی تر ئەڕۆمەوە تۆ دوای من وەرەوە، ئەڵێ ئەی بۆ چۆن بەجێگەڕی؟ ئەی من لێرە بەتەنیا چی بکەم؟ وەڵا لەگەڵ توایەوە، وەڵا بە پێشەوە بێتارەکەی ئاوەستم. ئەی ئەگەر بیت بێنە بەر چاوی خۆت ژنێک بە تەنیا، ئەوەی خۆمان پێڵێن زەعیفە، لەگەڵ مناڵێکی تازە ساوایە، تازە لەدایک بووە کە شیرە خوارد. ئیبراهیم ئەیهێنێ بۆ ئەم وشکەڵانیە کە هیچیان نییە. ئێوە ئەو شاف و داخ و بەردە ئەبینن هەندێک شوێن هەیە کە تۆ بەجێری ئاوەدانەیەکی تایە، ئەی بیتە سەر کانیە بەجێری ئاوێکە، ئاوەدانیەکە، سەوزاییەکە، دار و درەختێکە، تێلوتیورێکە، شتێکی تایە، خەڵکێکی تایە. بەڵام ئەم شوێنە بە مەعنای کەلیمە وشکەڵانی بووە. بۆیە کە لە شوێنەکە بەجێیانە یەڵێت ئیبراهیم یەتە لای کەعبە، کەعبە کە ئەسڵی مەلایکە دروستی کردو و بناغەکەی داناوە، خۆی گەورە ئەو شوێنەی بۆ دیاری کردوون کە بێ بە قیبلەگای هەموو دنیا. ئیبراهیم کە ئەگاتە ئەم شوێنە ئەیەوێ مناڵەکانی بەجێبێت، بەڵام ئەو نە لە دڵی قورسە، ئەو نە قوڕگی پڕبووە لە گریان، قسەی پێ ناکرێت. پشت هەڵەکات و خۆحافیزیەکە، هاجەریش ئاواسیرێکە واقعی وەڕەمێنێ، ئەڵێ ئیبراهیم بۆ چیمان بەجێگەڕی؟ ئیبراهیم پشت هەڵەکە و قسەی پێ ناکرێت، ناچی نییە. سوورە زانێت ئەم ژنە و ئەم مناڵە ئەگەر حەیوانات نەیاخوات یان گەرما ئەیان کوژی وشیانەکاتەوە یان لەبەرسانبرن، نەتیجەی سێمان نییە. خۆی بە چەند ڕۆژ گەیشتۆتە ئێرە، ماڵ مناڵی هێناوە، ئێستا شوێنێکە تەیریش بیا هاتوچۆ ناکات، هیچ جۆرە حەیوانێکی لێ نییە. هاجەر بانگێکە لە ئەخیرە ئەزانێ ئەمە پێغەمبەرە، ئەزانێ نەخۆیە وشت ناکە، ئەفەرمێ ئەڵڵاهو ئەمەرەکە بهادا، ئیبراهیم ئەمە خوا ئەمری پێ کردویت؟ یان سارەی هەبێن پێیوتی بڕۆ لێ فڕێیان بە با بمرن؟ ئەمە ختووری شەیتانە لەوانە دڵی خۆیان ئەمەی وتی بێ، بەس دڵی نایە بە ئیبراهیم بڵێ ئەڵێ ئەڵڵاهو ئەمەرەکە بهادا، خوا ئەمری پێ کردویت؟ ئیبراهیمیش بەسەری بۆ لەقەی. دوایی هەر لەو شوێنەیە، هەر لەم شوێنە پیرۆزەیە دەست بەرزەکاتەوە بەلای خوای گەورە، فەرمێ ڕەبی ئینی ئەسکەنت من ذڕیەتی بواد غير ذي زرع عند بيتك المحرم ربنا ليقيموا الصلاة فاجعل أفئدة من الناس تهوي إليهم وارزقهم من الثمرات لعلهم يشكرون. فمن خوايا من وكم لشوينيكي دوليكي وشكلانا بجيشت بواد غير ذي زرع، دوليكي وشكو برين في جيتانيا، ربنا ليقيموا الصلاة. خوايا رزقي عمنا خەڵکی بۆ بنێ لە جارێنە، پارەیان بەرێ ئاوەدانی کەرەوە، فندق و شی لە دەور دروستکەن. ربنا ليقيموا الصلاة، ئەم شوێنەی بەیتی تۆ بۆ عیبادەت دروست بووە، خوایە بۆ ئەوەی کە لێرە خەریکی نوێژکردن بن. ئاوی دەستنوێژی لێ نییە، خەریکی نوێژکردن چی؟ بەڵام ئیبراهیم لە نەوەکەیە یەک خەمی هەڵگرتووە، خەمی نوێژ بۆ مناڵەکانی. زۆر جار دایک و باوکان لێرە پرسیار لەم نەکەن کاکتۆر خوا دوعای خێر بۆ مناڵەکەم کە با ساڵح بێت، خوا دوعای خێر بۆ کچەکەم کە با
لە چ کات خوا دوعای خێر بۆ کوڕەکەم کە لە دەرەوەیە خوای گەورە بیپارێزێ و تووشی خراپە نەبێ هەموو دوعاکان ئەمە دوعای ئیبراهیمە ربنا ليقيموا الصلاة خوای گەورە بۆی کە نوێژکەن فاجعل أفئدة من الناس تهوي إليهم خوايا دڵی کۆمەڵێکیان بۆ لا جۆش بە بچم بۆ لایە الله ئەمە دوعای ئیبراهیمە دڵی ئەم مەلاین خەڵکی توێژاوە تیارە لەسەر تیارە و مەقار بەرناکەوێ حەق ئەمریە بۆ ئەم شوێنە چکە دوعای کردووە لە خوایە کۆمەڵێک خەڵک بنێرە بۆ ئەم شوێنە چونکە دڵی ئیبراهیم ئاوەدانە بە نووری خوا و دڵی هیچ شتێکی تیا نییە غێری خوانە بێ دوعاکانیشی بە ئاسانی بەرزەبنەوە یەکسەر دوعاکی بەگیرا بێ دوعاکە لە خوا خوایە شوێنەکە ئاوەدانکەرەوە ئاوەدانێ کاتەوە دوعاکە مناڵەکانی نوێژ خوێن بن نوێژ خوێن نەبن دوعاکە شوێنەکە ئاوەدان کاتەوە بە کۆمەڵێک خەڵک کە بۆی بێن ئەژنەکە وڵاتە چی تیانە ئەم وڵاتە ئێستاشەی بینیت ئەبێ شاخەکانی بڕنی هەتاوەکو ئەرزێکی تەختێ بۆ دروست بێ هەتاوەکو موەسسەسەیەک و بنایەکی لەسەر دروستکەی